دەوڵەتی تورکیا وەک دەوڵەتێکی ستەمکار بەرامبەر بە گەلی کورد بەرامبەر بە خەڵکی سڤیل ئەوە کاری یەکەم جاری نییە کە خەڵکی سڤیل خەڵکی مەدەنی دەکاتە ئامانج بەڵام ئەوەی کە جیا دەکاتەوە ئەو جارەیان لە جارەکانی تردەنا ساڵانێکی گەلک زۆرە خاچی کوردستان و گەلی کورد و نەتەوەی کوردی خوێنی لێدەڕێژی کەوتە بەر موشک و بۆمبارانی دەوڵەتی تورکیا بەڵام ئەوەی کە وزارە جیا دەکاتەوە هاوڵاتی عەرەبن بۆ سەیران و بۆ گەشت بۆ ڕابواردن شوێنێکی گەشتیاریە و ئەمەش هەر ئەوەی کە لە کونەماسی بە هەمان شێوە جارێکی تر خەڵکی مەدەنی کردە ئامانج دیارە ئەوە بێهەڵوێستی سەرانی هەرێمی کوردستان و دەوڵەتی عێراق بۆ تاکو ئێستا بەو شێوە کە ساڵانێکی یەکجار زۆرە دەوڵەتی تورکیا بێبەزەیانە خاچی کوردستانی کردە مەیدانی شەڕ لە دەرەنجامی شکستی سیاسەتی خۆی لە ناوەوە کێشە و گرفتەکانی خۆی دەخاتە دەرەوەی سنووری خۆی ئەگەرنا بیانووە بە ناوی کێشەی پەکەکەوە دروستبوونی پەکەکە لە دەرەنجامی سیاسەتی نکۆڵی کوردنی کورد دروست بووە ئەگەر دەوڵەتی تورکیا کێشەکانی خۆی لە ناوە خۆی بە ئاشتیانە چارەسەر بکە نابێتە کێشە بۆ جیرانەکانی بۆ هەرێمی کوردستان بۆ دەوڵەتی عێراق ئەوەی کە لەسەر ئەوەی کە ئێستا دەبین جیاوازیە خەڵکێک لە ڕای گشتی دەڵێن خوێنی کورد هەرزانە و تەنها لەسەر چەند هاوڵاتیی عەرەب سەرانی عێراق و دام و دەستگا فەرمیەکانی عێراق بەدەنگ هاتینە کێشەکە لەوەیە ئێمە خوێنی خۆمان لەلایەن دەسەڵاتدارانی کوردستانەوە بە هەرزان یعنی لامان هەرزان بووە هەتا ئێستا بەیاننامەیەکی شەرمنانەشیان دەرنەکردیە بەرامبەر بەو هەمووی ئەو جارێک کە حکوومەتی عێراق هەڵوێستی وەرگرت دەبین ئەوانش بەیاننامەیان دەرکردیەوە بە تەنهاش بەیاننامە دەرکردن بەس نییە بۆ ڕاگررتنی ئەو سیاسەتە شەڕانگێزیەی دەوڵەتی تورکیا بە پێی هەموو پێوەرە نێودەوڵەتی ئەوانەی کە ئەوەی کە دەوڵەتی تورکیا پێشێلکاریەکی گەورەی یاسای نێودەوڵەتیە خەڵکی مەدەنی کردنە ئامانج کارێکی زۆر نایاسایانەیە و بۆیە پێویستە دەوڵەتی عێراق بەجددی سنوورێک بۆ ئەو دوژمنکاریانەی دەوڵەتی تورکیا دابنێ هەم لەسەر ئاستی ڕای گشتی و شەقام هەڵوێستی جددی هەبی هەم لەسەر ئاستی حکوومەتیش پێویستە لایەن یعنی هەنگاوە فەرمیەکان بگرێتە بەر لە مەجلیسی ئەمن بکە بۆ ئەوی سنوورێک بۆ دەوڵەتی تورکیا دابدرێت پێشێلکاریەکی گەورەی سەروەری دەوڵەتی عێراق بە هەرێمی کوردستانیشەوە لەسەر هەموو خەڵکی عێراق و کوردستان پێویستە بڕژێنە سەر شەقام ناڕەزایی دەرببڕن لەسەر ئاستی شەقام لەسەر ئاستی سەرجەم چین توێژەکان چونکە ئەمە یعنی وەکو دەڵێ سیاسەتێکی شەڕانگێزە نیەی زۆر نادروستی دەوڵەتی تورکیا بەرامبەر بە خەڵکی عێراق و کوردستان دەیکات.